ساڵی زارۆکتیە دەرخە نیوی ویژی تخەوتە دەرباستبێ وەر حاصلی کەلام ژمارە تشتێکی هەندێک تمینە خودی رحمت و کەرەمە هانێ ئەڤ نیعمەتە هانێ دایە ئومەتە ئیسلامێ ئەوەلەن لەسەر بێ ئەم شکرێ خۆدا بکەن بەلکی خۆدێ نەدایەوان ئەمژی شکرێ خۆدا سەرێ بکەن نەدایەوان کێفە خۆدا دزانە چما نەدایەوان دێمەکی وی ئومەتە لائقی وی نیعمەتێ هانێ دیتیە دایەکێ لە هەمبەر وی نیعمەتێ ئەم گەرە بشەو و بڕۆ شکرێ خۆدای خۆ بکەن شەڤێکی کو ببە نسیبێتە وەکا کوتێ 83 ساڵا لە مێژ بکی 83 ساڵا سەدەقە بدی 83 ساڵا عیبادەت بکی 83 ساڵا قورعانێ بخوێنی وەر حاصلێ کەلام حەسا بدی الجەمتە یانێ گەوات وی شەڤە هانێدا پشکی خێر بکی لە مێژێکی بکی قورعانکی بخوێنی زیکرێکی بکی بلم بکی 83 ساڵا تەخێرا کریە خودێ دایەتە تجارەتەکە مەزنە بخۆدارە ئەبیا براشبیرە مەنەچێ وقتا دەدوێ گەلو بسلمانە ئەم حیلەل هەڤ نەکن ئەم هەڤ نەخاپینن ئەف شەڤە هانێ خۆدا نەگوتێ کیژا شەڤە ئەبیا ئەم تەف قبول دکن پێخەمبەرژی سەڵات و سەلامێ خۆدا سەر بن نەگوتیە ئەف شەڤە هانێ بخویە شەڤەکی وەلاکن پێخەمبەرە دلی ئومەتە وی شەوتیە گەلێکی ڕجا کریەش ڕەبی عالەمێ کۆ دیار بکە خودێ گوتیە نا لێ بگەڕن یعنی ئەوێ کو نەدەدۆنە 21 23 25 دڤان شەوادا زەیدە لێ بگەڕن ئەمە گەل و جەماعەتێ کو ئەمڕا بن ژوارە بێژن شەوا 27 بتەنەیە بەریاویش تشکی نەکەن پشتی و تشکی نەکەن ئەوەلەن ئەم حیلە وەتکن ئەوا دوویەمینژی ئەم ماڵە خوژی خراتکن ئەم ئیفتیرال پێخەمبەری خۆدا دکن صلی الله عليه وسلم شەوە کاپتەنێ ئەم نزان کیژە شەوە شەوە کێ لێ کیژە شەوە ئەم نزانن ji bonê ku ev meha mübarek xêr û bereketa wî ji destê me neçe xweda vî şevê veşartiye lê em dizanin eger ku xweda bigota roja ewil ji meha remezanê şeva ewil şeva qedr û qîmete şeva leylatul qedrê ye muheqeq nîvê bisilmana roja didoye rojî ji nedgirtinê dî bigota 83 sal besa ji min ra zêdê serê min e jî ê xweda ezze ve celle hîle mîle qebûl nake ebdê xweda gere rast bin درست بن خودی ایمان بن مخلص بن بخدارا نیت وان خدا خیر و برکت بکن نصیب وان بنش بیر ونک قالو جماعته حدیث کا پیغمبر ان تصدقوا الله يصدقكم هم خدارا راست من خدا جيب ورا راست به بي حديث جورانا معنا قدلج ليق ميكي حديثه کی اولايك بويرك سري هيا دما کو ام خدارا راست من خدا في شباب كان نصيب ما ام سري رمضان حتى داويه و چش دست ما ام عبادت بكن خدا جی خیر و برکت رمضان تبع لیلة القدر بکن نصیب ما لی اگر کنیت تمام حیلکی بکن الشبه عنی کیجا داش خود رکعت لمیش بکم و وکی دست کیف آخو میزکم نیت ما حیله با خدا عز وجل او شب اینا خوشین کیج مرا بشینه ای حوالی ما بیجا مرن افطاره بکن ای تشتکی چه با توپا که من تلویزیون تماشا کن سیپورا که با او شب دست شش دسته ما اوی که حیلال خدا بکجی خدا جی حیلال وانت که اب حديث أنا زوارا معنوي جبيجم شخص كدبا مسلمان تجمع پیغمبر صلى الله عليه وسلم و پشت چند ساعت حرب کی دست بید که حرب دا مسلمان سرد که بنی که غنیمه مال حربه تینن پیغمبر جرال ده اویاجی پارا ته خدا چاو مرا راسته از یا خدا ده اشر بکم
نصیب وی نیت هانه نبدره و احتساب ایمان یقینی وی هبه احتساب شعبید خیر خدا ده یا رب تو بکن نصیب من خدا اف شبانه بکن نصیب من ان شاء الله عبادت نصیب ما توبات في شفه ده بکن نصیب و خدا گناه ما چوی تب در باس بکن ان شاء الله هذا